ئێمە ئەڵێن کەسێک تەندروستی گورچیلەکەی باش بێت ڕەمەزان کێشەیەک بە گورچیلەکەی دروست ناکات ئەگەڕێتەوە بۆ ئەوی یەشێک لە فەرمانەکانی گورچیلە مژینەوەی ئاوی پێویستە بۆ جەستە کەواپێ ئەگەر دیقەت بفەرمونون ئەوانەی کە بە ڕۆژوون پارشێوەکە ئەڵێ بۆی کە ڕۆژەکەی زۆر چینون نەبێت ڕێژەیەکی زۆر ئاخواتەوە حتا حدیەوەی کە زۆر لە خۆیەکە بۆی کە ڕۆژەکەی چینوی نەبێ ئەبینی کە لە پارشێەوە خەوێتەوە تا بەیانی چەند جارێک وا پێویستەکە بچێ خۆی بەتاڵکاتەوە بەڵام لە دوانیۆڕەوە بەرەوە ئێوارە لەوانەیە یەک جار ئەو پەڕی دوو جار چێ بۆ میسکرد کەواتە یەکێک لە فەرمانەکانی گورچی لە ئەوەیە کە ڕێژەی ئاو لە جەستەیە کەم بۆەوە ئەو ڕێژەی کە پێویستە گلی ئەداتەوە بۆ ئەم کەسە هەتا ئێوارە بەربانگە کاتەوە و ڕۆژۆکەیشکێنێ بەڵام لە دوای ئەوەش هەر ئاو نەخواتەوە لە ڕاستیە لە ڕەمەزان و لە غەیری ڕەمەزانە ئەمە هۆکارە بۆ چەندین نەخۆشی لە گورچیلە لە سەروی هەمویانەوە بەرد هەوکردنی گورچیلەکان و زۆرێک تر لە نەخۆشیەکانی گورچیلە.